تەوێ لە ناو نوێژەکەتدا مەلائیکە و فریشتەکان پێشبڕکێ و پەلە بکەن بۆ نووسینی پاداشتی ئەم زیکرەت فەرموو گوێ بگرە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکیان بەرنوێژی ئیمامەتی دەکرد لە یەکێک لە نوێژە فەرزەکاندا کاتێک کە لە ڕکوع هەستایەوە وەکو عادەت و سنەتی ئیمام کە دەڵێ سەمیع الله لمن حەمیدە ڕێک لە پشت پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم یەکێک گوتی ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە نوێژ بۆوە و سەلامی دایە و فەرمی مەنی المتەکەلم فەرمووی کێ بوو لە دوای من ئەم زیکرەی خوێند پیاوێک هەستەوتێ پێغەمبەری خوا من بووم صلی الله عليه وسلم فەرمووی رأيت بضعة وثلاثين ملكا يبتدرونها أيهم يكتبها فەرمووی دەی مژدەت لێبێت والله زیاتر لە 30 فریشتە و مەلائیکەم بینی پەلە و پێشبڕکێیان بوو لەسەر نووسینی پاداشتی ئەم زیکرە و بەرزکردنەوەی بۆ حوزوری خوای پەروەردگار دەی تۆش هەر کاتی لە ڕکوع بەرز بوویتەوە هەڵسایتەوە بڵێ ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه